کانجاف لە کەرکووک ڕۆکان سڵاوت لێبێ و هەواڵ و زانیاریەکان لە شاری کەرکووک بۆ بینەران بخەیتە ڕوو. سارە سڵاو لە تۆ لە بینێرانی نارتی وا دیارە لە ساڵی 2023 دو ئەوەی کە پرۆسی ئازادی عێراق بوو و ئەمریکا هێزەکانی ئەمریکا توانیان ڕژەمی بەعەز لە کۆتایی بە ڕژەمی بەعەز بێنن لە عێراق. وا دیارە لە ساڵی 2023 ژمارەیەک یاخود چەند پارچەیەکی ئاساری مێژووی لە مۆزەخانەکانی عێراق دیار نەمان. وا دیارە ئاسایشی کەرکووک دوو کەسی دەستگیر کردووە، دوو کەسە 29 پارچەی کۆن یاخود مێژوویان پێ بووە کە مێژۆکەی زیاتر بۆ 200 ساڵ بەر لە ئێستا گەڕێتەوە. ئەم 29 پارچەی وا دیارە لە 2023ەوە لە مۆزەخانەکانی عێراق دیار نەمان. وا دیار لەلای ئەم دوو کەسە بووە. ئەم دوو کەسێکیان ئەندامی ئەنجومەنی زیقار بووە. ئەوە دیارە دو ئەوەی کە لە بەغداوە هاتنۆتە کەرکووک و لە کەرکووکەوە بە مەبەستی ئەوەی کە بڕۆنە سلێمانی ئەو 29 پارچەیە برن بۆ سلێمانی یاخود لە سلێمانیەوە بۆ شوێنێکی تر. وا دیارە لەلایەن ئاسایشەوە دەستگیر کراون. ئێستا ئەو 29 پارچەیە لای ئاسایش ماوەتەوە ئەو دوو کەسەش دەستگیر کراون. ئەمە لەلایەکە و لەلایەکی ترەوە دوای ئەوەی کە لە هەفتەی ڕابردوو هێزەکانی پێشمەرگە هێرشیان کردە سەر چەکدارانی داعش و ژمارەیەک گوندیان کۆنتڕۆڵ کردەوە. دیارە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی حەویجە بەتایبەت گوندەکانی دەوروبەری حەویجە لەژێر دەستی چەکدارانی داعش هەڵاتون و بەرەو سنووری هێزەکانی پێشمەرگاڕۆن. وا دیارە ئێستاش لە ئێستادا هێزەکانی پێشمەرگە ئەمیان ئاگادار کردەوە کە ژمارەیەکی زۆر خێزانی ئەو ناوچانە بەتایبەت قەزای حەویجە لە ناوەندی حەویجەوە لە ژێر دەستی چەکدارانی داعشەوە هەڵاتون و لە ئێستادا لە ژێر دەسەڵاتی هێزەکانی پێشمەرگەن. وا دیارە لە سەرەتا یاخود لەو ڕۆژەی کە ئەو هێرشانە ڕووی داوە تا ئەم ساتەوەی ئێمە قسەی تاکەین زیاتر لە 500 خێزان لە ژێر دەستی چەکدارانی داعش هەڵاتون. ئەمە لەلایەکە و لەلایەکی ترەوە ئاسایشی کەرکووک ئەوەی ڕاگەیاند کە لە 1 نۆی 2015 تا 1 دەی 2015 لە ماوەی مانگی ڕابردوو 129 کەسە لە نێو شاری کەرکووک دەستگیر کردووە. 129 کەسە شانەی نووسوو بوونە و بە مەبەستی تێکدانی بارودۆخی ئەمنی شاری کەرکووک ویستویانە کار بکەن. وا دیارە هەر دوێنێش لە گەڕەکی کوردستان ئەوتریە مامۆستایەکی ئاینی تا ئێستا ڕۆژ بڕاست نەکراوەتەوە گاخۆ مامۆستای ئاینی یاخودنا بە تۆمەتی ئەوەی کە پەیوەندی بوو بە چەکدارانی داعشەوە دەستگیر کراوە و وەکو باس دەکرێت لەلایەن ئاسایشەوە ئۆتۆمبیلەکەی بۆم ڕشکراو بوو و لە ئێستادا ئەو کەسە لەلایەن ئاسایش دەست بەسەرە. بەڵێ ڕۆکان جاف پەیامێرمان لە کەرکووک